بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. خۆشەویستان، بابەتێکی تر کە دەمانەوێت لە مەڵقێدا لەسەری ڕابوەستین و هەڵوێستەی لەسەر بکەین، بابەتی بەکارهێنانی دینە بۆ مەرامەت دنیاییەکان، بابەتی بەکارهێنانی دینە بۆ بەرژەوەندیە کەسیەکان، بابەتی بەکارهێنانی دینە بۆ دەستخستنی ماڵ و مڵک و دارایی و ناو و ناوبانگ و شهرەت و ئەو شتانە، یعنی بە کورتی مامەڵەکردن بە پەیامە ئاینیەکان، پەیامە دینیەکان لەبەر بەرژەوەندی تاکە کەسی. بۆ مەبەستە لەگەڵ بەڕێز دیار شێخ محەممەد مامۆستای زانکۆ گفتوگۆەکەی. سەرەتایی بەرنامە بەگەرمی بە خێراتنی بەڕێزیانەکەی. زۆر سوپاس بەخێر بن. دەستی تۆ خۆش بێت. پێشەوەی بە تەواوی قسە لەسەر بەرژەوەندی تاکە کەسیەکان لە پەراوێزی دینا بکەین، پێم خۆشە بزانم دین لە مرۆڤە لە کاتی بوونیە هاتنە دنیاە فطرەتە یاوانیە؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، وأصلي وأسلم على المبعوث رحمة للعالمين وهداية للحائرين، سيدنا وحبيبنا وأستاذنا وعظيمنا وقائدنا وقدوتنا وأسوتنا ونبينا ورسولنا وكهفنا وكنفنا وسندنا ومعلمنا ومنقذنا ومرشدنا ومربينا وتاج رؤوسنا وقرة أعيننا وطب قلوبنا وحاد أرواحنا مولانا محمد وعلى آله وأصحابه وأحبابه وأتباعه وحزبه وجنده ومن اقتدى بهديه واستنى بسنته واقتفى أثره إلى يوم الدين. أما بعد، دەستخۆشی لێکم خۆی تعالی بی خاتە میزانی حەسەناتی هەمووانەوە. زۆر سپاس. دین لە ئەسڵا فطرەتە لە ئینسانەکانە. پێغەمبەرمان لە بوخاریە فەرمێ یولد المولود على الفطرة، واتە هەچ کەسێک کە لەسکی دایکەوە دەرەچێت لەسەر فطرە، و فطرەش لێرە بە ئیتیفاقی هەموو زانایان الئیسلام، فطرەت ئیسلام. بەڵێ. و ئیسلام ئەو دینەیە کە خۆی تعالی ئیتیخاذی کردووە و هەڵی بژاردووە بۆ خۆی لە ئادەمەوە هەر تا خاتەم، چونکە دینی خوا نەگۆڕە. مەسیحیەت و یەهودیەت و ئەمانە هەمووی خزمەتی ئەو دینیان کردو، ئەو تەسمیاتانە هەمووی خزمەتی ئەو ئاینیان کردو کە خوا بۆ خۆی اختیار کردووە کە لە قورئانە فەرمێ ئین الدین عند الله الئیسلام. بەڵێ. و قورئانیش فەرمێت خۆی پەروەردگار وإذ أخذ ربك من بني آدم من ظهورهم ذريتهم وأشهدهم على أنفسهم ألست بربكم قالوا بلى شهدنا. کەواتە دین لە ئینسانیەتە فطرەیە. هەموو کەسێک دوای ئەوە ئیتر پێغەمبەرمان ئاماژەی پێ کردووە فەئەبەواه یوهەویدانه ئەو یونەسیرانه ئەو یومەجیسانه. باوکو دایکی یاخود لە باوکو دایکۆ بچۆ بۆ تەیاراتی کە، بۆ ئەحزابی کە، بۆ فکرێک کە، بۆیە محەممەد قوتب بە ڕەحمەت بێڵێ ئەگەر واز لە خەڵک بێنین، خەڵک عەقلیەتێکی فیتری پێیە، هەمووی ئەگەڕێنێتەوە بۆ لای خۆی پەروەردگار. ئەوە ئێمەی خەڵکی نواز لە خەڵک نایەنین. ئەوە دایک و باوکە جاری وا هەیە مەسەلەکان بە جۆرێ لێ ئەکا. کەواتە دین لازم لەگەڵ ئێمە و دین لازم و مەلزومی یەکترین. دین هەمیشە ئەبێ هەموو زاتێک، هەموو کەسێک ئەگەر دینی نەبێ، یعنی ئەم کەسە لە فەراغێکە ئەژی، هیچ شتێ دەرەقەتی نایە و هیچ شتێ چارەسەری ناکە. ئینسان تەنها بەس دین چارەسەریەکە. دین ئەوەی ئەپێت ئەڵێ ئەوە بکە و ئەوە مەکە، ئەویش شتێکی مەلموز نییە، شتێکی بینراو نییە. و ئینەما هەمووی چییە؟ هەمووی ناخ و ڕۆحە. مەبدە ئەوات لێ ئەکا کە ئیمان بێنی بەم ئاینە کە بڵێ ئەوە قەدەغەیە مەچە و مجرد کتاباتێکە، مجرد کتابەیەکە. ئیسا قورئانی پیرۆز نەسە کە سەیریەکەی من و تۆ نەیکەینەوە، قورئان بۆ خۆی داخراوە کەس نایکاتەوە. ئەوە من و تۆین قورئانەکەینەوە. کاتێک کە ئیبینین ئیمانەکەمان یعنی تەحفیزمانەکات، تەشجیعمانەکات، پاڵمانە هەنمانەدات بۆ ئەوەی کە من ئەگەر کاریگەری دەوروبەر نەبێ و تێگیران لەگەڵ بەرژەوەندی دنیاییەکان نەبێ، ئەوە ئینسان هەر لە مناڵیەوە مەسەلەن بۆ گەورەبوونی خۆی لەسەر چاکە، لەسەر دینە، لەسەر سیراتی مستەقیمە. بەس ئەوە ئێمە اینجاری وا هەیە ئەم سیراتی مستەقیمە کە لە هەفتەیەکە 35 نوێژمان هەیە، لە هەفتەیەکە 190 جار اهدنا الصراط المستقيم، الله هلا فرزكان بلا سنة صون نص جاركات اهدنا الصراط المستقيم جوهري إيمي نقوريو
أو اهدنا الصراط المستقيم نيجراني توبو أصلي خليقت أو اهدنا الصراط المستقيم تأثيري لنا كدوين أو اهدنا الصراط المستقيم برهمينية أو اهدنا الصراط المستقيم ثمرينية اهدنا الصراط المستقيم بالماناني بو استقامة وشخصية إنسان كإنسان كي متزن به عنواني برنامجي جناب عكسكي شيء اتزاني إنسان شون متزن به شون كسيكي مستقيم به شون كسيك بيت ك دقيقان ورقي وكو خوي تلاعبي بينكات جايسة لا فرسيارەکانی کەتا زیاتر ئامادەکەی جەنابی مامۆستا ئەم فترەتە دوجار کە هاتە ماسە بوون و ماوەیەک لەگەڵ ئەم سروشتە کرایەوە تێگیرانی لەگەڵ بەرژەوەندیەکانە بۆ دروستە بێ ئەم تێگیرانە چۆن چۆنیە ینی بۆچی بەرژەوەندی دنیاییەکان بۆچی بەرژەوەندیە شخصیەکان یا جەماعیەکان بۆ نمونە مەسەلەن تێگیرانیان لەگەڵ ئەم فترەتەیە بۆ دروستە بێ هۆکاری سەرەکی ئەوە دانەمەزراندنی ئاینە دانەمەزراندنی ئیمانە چەکەرە نەکردنی ئیمانە ناقی ئینسانە وا ئەکات کە دینەکەی بە مەخشوشی وەرگێ دینێکی مەخشوش دینێکی غەژلێکرا و دینێکی کە وەکوتم تەلاعب بە نصوص بکات بە هەوەسی خۆی بۆی پێغەمبەرمان فریامان کەوتووە فەرموویەتی لا يؤمن أحدكم حتى يكون هواه تبعا لما جئت به ئیمان نایەنێ ئەو کەسێک هەرتا هەوا و هەوەسی بەگوێرەی ئەوە نەبێت کە ئێمە لێمان ئەوێ کە مەبەستی ریسالەیە مەبەستی پێغەمبەرایەتیەکەیەتی نەک خودی شخصیەتی خۆی وەکو ئینسانێک صلی الله عليه وسلم فبالتالي ئەوەی وامان لێ ئەکات کە ئیمانمان دانامەزرێت و دین وەکو خۆی وەری ناگرین وەکوتم دین ڕووناک نابێتەوە لە ناخمانە بۆیە وامان لێت بەرژەوەندیەکانمان پێش دین خەین بەرژەوەندەکانمان پێش ئیمان خەین بەڵام هەندێک لەم بەرژەوەندیانە مەسەرەن بە ناوی دینەوە ممارەساکرێن کەواتە دوو جۆر بەرژەوەندیمان هەیە لە دنیاە بەرژەوەندیەک کە نەفس پاڵت پێوانێ مەسەرەن حتمەن ئەمانە چۆن جیاکەینەوە بەرژەوەندیە کە دین پاڵت پێوانێ ینی بەڵێ خۆی بەرژەوەندی لە ئەسڵا ینی مەسلحە لە زمانی عەرەبیە خۆی تەعالا ئەم دینەی هێناوە بۆ مەسلحەتی ئینسان مەسلحە چییە دەفعی مەضەڕەت و جەلبی منفعەیە پێناسەکەی لای زانایانی ئوسوول مەسلحە ئەوەیە کە ئینسان مەضەڕەتێ پاڵنێت خراپەیەک و چاکەکە بێنێت حەسەنەیە ڕاکێشێ بۆ خۆی و سەیئەیە پاڵنێ ئەمە ئەسڵی مەسلحەیە ئێمە مەسلحەکە معناکەی گۆڕاوە مەسلحەت یعنی هەوا و ئارەزوو مەسلحەت یعنی ئەوەیە کە خۆم بمەوێ ذاتی خۆم بیەوێ خۆی تەعالا کاتێک کە شریعەتی دابەزاندووە کاتێک کە دینی اليوم أكملت لكم دينكم كاتێک دینی بە کامڵی خسۆتە ماڵەکانەوە لە ڕێی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم هەمووی بۆ مەسلحەتی ئێمە هەمووی بۆ ئەوەیە ئێمە کە کەسێکی چاک و پاک بین کەسێک بین کە ئەو بەرژەوەندیە شخصیانەی ئێمە هەمانە ئەبێ دین دیاریکە نەک خودی خۆم دیاریکەم ئەوە منم کاتێککە دینم پتە نابێ مەتین نابێ مەتانەتی نابێ دینێکی مەتاقی وەرەگرم دینەکەم بە هەوسی خۆم ئەوەی باشە وەرەگرم ئەوەی خراپە وەکو ئەمە ئەخلاقیاتێکی بەنی ئیسرائیلە بۆ ئێمەش ماوەتەوە ئەتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض هەندێکی وەرەگریت و هەندێکی وەرناگری ئێمە جاری وا هەیە زمانمان ناتوانین ڕەدیکەینەوە بەڵام ئەفعالمان ڕەدیەکاتەوە بەڵام یعنی کردارەکانمان ئەو شتە ڕەت دەکاتەوە ئەوەمان لێکە کە ئەمە ئیمانمان بە جوزئێکی هەیە و بە جوزەکەی نییە کە کەسەکە لە شکلی مەظهەرا مهمین ئێمە جلمان ڕیشمان مەظهەرمان هەمووی تەدەیونە بەڵام کێشەی نییە کابراگەر ڕشوە بیە کێشەی نییە کابراگەر بە سەعات قسە بگۆڕێتەوە لەگەڵ چۆن جیاوازی بکەین کەسێک لە بینی مەسلحەتی فەرمووت بڵێ لە بینی مەسلحەتەکان بڵێ مەسلحەت ئێمە کاتێککە باسی بەرژەوەندی شخصی ئەەکەین ئەوەیە کە هەمووی هەڵقوڵاوی ئارەزوو بێ هەڵقوڵاوی هەوا و نەفس بێ ئەوەیە کە خۆم ئەوەی کە ئەمەوێت هەموو شتەکانی بکەم بە قوربان ئەهدافەکان جیاوازن یان ئەهدافی سیاسیە یان ئەهدافی اقتصادیە یان ئەهدافی کۆمەڵایەتیە بەم هەدەفانە من ئەمەوێ بگەم بە بەرژەوەندی خۆم یان سیاسیە ئەمەوێ مەنسەبێ بەدەست بێنم یان کۆمەڵایەتیەک یان ئەوەیە اقتصادیە ئەمەوێ گیرفانم پڕکەم لە هەر یەکێک لەمانەشا ئەشێ بە ناوی دینەوە ئیدعا بکرێوەکەوەی لە وەرزی واقعی بینی خۆی وەکو وتم مادەم دین قورئانێکە و دانراوە ناطق نییە یعنی نوتقی زمانی نییە وەکو ئێمە کەسەکە ئەگەر لە خوانە ترس بێ و ئەگەر ئیمانی دانەمەزراوە بێ ئەتوانێ تەلاعب بە و نصوصانە بکە ئەتوانێ جاری وا هەیە بە هەوەسی خۆی دقەکان بێنێ حتا لە مەسائلی فقه ماوەسە عباس یعنی زانایان فتوایان داوە ابن القیم بە ڕەحمەتوی لە ئەعلام الموقعین فەرموویەتی حتا مەسائلی ڕخسە لە فقه ڕخسەکان نابێ ئینسان بۆ خۆی وەرگرێ
هەندێک فتاوا هەیە ئیسا ئێمە سیوطی بەڕەحمەت بێ فەرمێ 63 مەذهبمان هەیە مامۆستا مستەفا زەڵمی لە کتێبێکی ئاڵێ نزیکی 500 مەذهبمان هەیە بەڵام زۆربەی ئینتیثاری کردووە بڵین زۆربەی نەماون ئیسا 4 مەذهبی کە 8 مەذهب معمول بهە لە ئومەی ئیسلامیە ئەم 8 مەذهبە ئارای مختلف زۆر اختلاف جیاوازیان هەیە من بێم و هەرچی ئاسانەکانە وەریگرم ئەوە دین نییە برا بۆیە کاتێک کە کتێبێکی تەلیف کرد کتابێکیان تەلیف لە زمانی مەأمونە کوڕی هارون ڕەشید هەرچی ڕخەص بوو لەو کتێبە نووسرا بوو هەرچی ڕخسەی تایە هەرچی ئاسانەکانە فتوە ئاسانەکان مەأمون ئەمری کرد کە بسووتێنرێ وتی ئەمە تەلفیقە لە دینە نابێت تەلفیق بکرێ لە دین نابێت ئینسان ئەبێ پرسیەکێ پرسیارم لێ کاڵێ بۆچی مەذهب هەبێ مەذهب هەبێ لەبەر حیمایەتی نەفسی خۆمان بۆ ئەوی لەو ئاڕانە دەرنەچین چونکە ئێمە کەسانێکین لە نصوص تێناکەین لە دەقەکان تێناگەین لە زمانی عەرەبی تێناگەین ئوسوولمان وان نییە تەئصیلی شەرعیمان نییە مەقاصدی شەرعی نازانین ئەم مەبەستانە خوا ئەم نصوصانەی بۆ هێناوە فبالتالي ئەبێ ئەوە هەبێ بۆیە ئەو مەصلحەت هەموو مەصلحەتێک خوای تەعالا کە ویستوێتی لە ئێمە ئەو مەصلحەتەیە کە ئینسان هەوڵ با بە دوای قیامەتێکا بگەڕێ بە دوای حەسەناتێکا بگەڕێ دەفعی مەزەڕەت و خراپە لە خۆی کاتەوە کە یعنی قیامەتی ڕوون بێت و لە دنیا هەچ کەسێک بۆ قیامەت ئیشکات دنیایژی ڕوونە هەچ کەسێک بۆ قیامەت هەوڵ با دنیایژی پاکە هەچ کەسێک کەسی ئاخرەت بێ لە دنیای پاک ئەزانی کاک دکتۆر ئەمە زۆر لەوانەیە ئاڵۆز بێ بۆ هاوڵاتیەک کە ئەمە لێک جیا بکاتەوە کەسێک لێک جیا بکاتەوە مەسەلەن مەئمورێکی دین لێک جیا بکاتەوە کەسێک کە بانگەشەی پێشەوایەتێکی مەسەلەن دینداریەکە باشە جیاوازی کە ئەمە ئایا بۆ مەسلحەتی شخصی ئەم بانگەشە ئەکات و دین بۆ بەرژەوەندی شخصی بەکارهێنێ لە باتی ئەوەی مەسەلەن دین بەکار بهێنێ بۆ مەسلحەتی جەماوەر و خەڵک بە شێوەیەکی گشتی ئەم جیاوازیکردنە لە ئەرزی واقع ئێستا لە سەردەمی ئەم ڕۆمانە زۆرەی بینین ئەوەیە مەسەلەن خەڵک زۆر بە چاونۆخانی دەردی کوردەواری ئەڵێ زۆر بە کوێرانە مەسەلەن ئەکەونە شوێنی خەڵکانێک کە بە ئاشکرا دیارە ینی دین لە بەرژەوەندی تاکە کەسی خۆیان بەکاربێنین ئێمە چ میکانیزمێک چ پێوەرێک بەکار بهێنین پرسیارەکە ئەمەیە بۆ جیاکردنەوەی ئەمانە ینی بۆ جیاکردنەوەی کەسانێک کە دین لە بەرژەوەندی تاکە کەسی بەکارهێنن نەک بۆ بەرژەوەندی گشتی جاری وا هەیە بەکارهێنانی دین بۆ بەرژەوەندی کەس نایزانێت ئیلا ئەو کەسە خۆی نەبێ ئیلا نیەتی خۆی نەبێ ئێمە ئەبێ بە عام قسە بکەین جاری وا هەیە چونکە خصوصیاتی کەس نازانین مامۆستا عەباس و دیار و ئەحمە و مەحموود ئێمە نایان ناسین و ئینەما کوللیەن ئینسان ئەبێ هەوڵ بات دوای کەسانێ بکەوێت کە فعلا کردار و گفتاری بەرامبەر قورئان و سونە یعنی بیخاتە ڕووی قورئان و سونەوە بزانێ فعلا ئەمە وایە فعلا ئەمە صحیحە فعلا ئەمە پاکە فعلا ئەم کەسە اینجا ئەم کەسە تاریخێ بۆ خۆی دروستەکە ئەم تاریخە خەڵک ئەی بینێ و خەڵک ئەی ناسێ و خەڵک یعنی کەس تەلاعوب بە عقوڵی خەڵک نەکات یعنی من کاتێکە مامۆستایەکی ئاینی خوتبەیەک حاضر ناکا بۆ نمونە من سەرزەنشتێکم ئەڵێم ئەم کەسە لە ماڵەوە دەرچووە قاسیدی فلان مامۆستایە ئەسڵ وایە تەلاعوب بە عقلی نەکەین ئەسڵ وایە شتێکی تازەی پوختی بدەینێ ئەم جمعەیە بۆیە ئەو کەسانیش ئەم کەسەوا نەزانێت تەلاعوب نەکا بە عقلی خەڵک وا بزانێ خەڵک لە وادیایەکایە و ئەمیش لە وادیەکیایە هەمووی ئەزانن تو من چیەکەم و خاستن ئەوەی کە یعنی دەرکەوتووە ئەوەی کە خەڵک ئەی ناسێ ئەوەی کە خەڵک لێی کۆ بۆتەوە ئەسڵ وایە تەقوای خوای هەبێ ئەسڵ وایە لە خوا بترسێ ئەسڵ وایە ئەگەر شتێکیژی کردی بێ ئەمام المەلە تەوبە بکە ئیعلانی تەوبە بکات ئەگەر ئەو فعلا بێوێ گەورە بێ لە ناو خەڵکا بێوێ فعلا تاریخێکی باش بۆ خۆی دروستکە بێوێ فعلا لە قیامەتە ڕووی سوور بێ ڕووی سپی بێ بەڵام کەسێک گێت دین بۆ بەرژەوەندی خۆی بەکارهێنێ ئەمە ئیبتیداءەن ئێمە نازانین ئیبتیداءەن چونکە نیەتی خۆی ئەزانێ بەڵام چی ئەزانێ چی وامان لێەکە کردارەکانی و گفتارەکانی و کۆکردنەوەی پارەکەی و کۆکردنەوەی مەنسەبەکەی و اختلافی ڕەئی جیاوازی هەڵوێستەکانی لە پێش ئەوە دوای ئەوە ئەمە ئەوەمان بۆ دەرەخات کە فعلا ئەمە ئەم برادەرە ئیتیجاهێکی اختیار کردبوو بەڵام ئەمە پێویستی بە تێگەیشتن و ڕۆشنبیریی باشی ئاینی نابێ مەسەلەن لەلایەوەی کە شوێنیەکەوێت ئەکید ئێمە لە بیدایەتەوە ئەڵێن هیچ کەسێک لە موسڵمانان بە چاوێکی بەر سەیری کەس مەکەن هەموو کەسێ لای تۆ سادە بێت بۆ ئەوەی ئەگەر شتێکمان بینی جاریوا هەیە شتێکە بینی لە کەسێکی داعی دینەکە ژوازلی کەواتە بە من پرسیارەکەم بە جۆرێکی تر بکەم ئەشێ موسڵمانان شوێنی کەسێ بکەون
يعني همو متمانەیەکی بدەنێ نەخێر ئەوە خلافی نەخێر ئەوە قورئان ئەوە نە قورئان هەر ناو نیشانێکی هەبێ هەرز ناو با ئێمە ناوێکی دیاریکراو نهێنین کە لە مصطلح شەرعیەکانە هەیە باو يعني بۆ کەسایەتیەکان بەکارهێنرێ لێرە لە کەلتوری خۆمانە هەیە يعني زانایان کاتێک کە فتوایەکیان داوە وتویانە إذا رأيتم كلامي يخالف القرآن والسنة فاضربوا كلامي عرض الحائط. إمام الشافعي فبني أجر كاتز فتوى كاني من عكسي قرآن والسنة بو قسكاني من فريدا بين ديواره أما أومان في أجينا كهيج كسي ما في أوينية خلق زود كابو خوي بلام أو زود كردنا أويا منم ضليمه منم روحيمه منم بكويران دواياكم منم تقليديكم منم أشم خۆمە کەم بە قوربانی ئەمە ئەسڵ وایە ئینسانەکان واعیبن ئەبێ وعیان هەبێ ئەم لە هەموو قورئان بگەڕێ یەکجار وشەی فەهم هاتووە فەهم یعنی تێگەیشتن ئەبێ ئینسان تێگەیشتنی هەبێ ئەبێ ئینسان وعی هەبێ فەفەهەمناها سولەیمان بەس ئەو جارە دەقی قورئانیمان هەیە کە بە سەراحەت ئاماژەت بەوە بکەن مەسەلەن کە وریابین لەوانەی کە دین بۆ هەوای خۆیان بەکارهێنن بۆ ویست و ئارەزوی خۆیان بەکارهێنن يعني قورئان دائما فەرمێ عليكم أنفسكم قوا أنفسكم وأهليكم نارا أو كسي كخوي فرياي أو كسي كبيه نجاتي به أبي خويتي خوي فرياي خوي بكبه أم فريا كوتنا أو من في أجينا كإنسان كسي واعي به كسي به متماني كلي لجيانا نابي بدري بكس شو كإنسان لنطاق إنسانيتها معصوم نية عصمت بس بو بيغمبرانا والله يعصمك من الناس يعني الذين أني ما كسيك ما نهبه هميشه أبي بو أو بقريته دوي بيغمبر يعني دوي ما هو صار أجر هش كسي بقريته حتى أبو مسائل شرعي فتوي داوال يبقى نلا دليل شيء تاوان بارا لا إخوة جاري واهي أبي يبغى دليل شيء بوي مطمئن به بوي بزانه بوي بزان كسكي بو دركبه بزانه هالقلاوي أم دينه بزانه لقل أم دينه هاي أبي أصل واي إما وقوتهم خمو خلقي بس هذه لا بلام ديسانكم والله كسانك شمان هي الشايستية وانها مثلا زور جار قال هميشش نبي مثلا داوي الراويش داوي وەڵامی پرسیارە ئاڵۆزەکانیان لێ بکرێ ناو دەبرێن بە زانای ئاینی ناو دەبرێن بە شێخ ناو دەبرێن بە پیاوی ئاینی چوزانم یان دووشت هەیە با جیاکەینەوە فەرموو ئێمە قورئان لە دوو ئاەتە ئەفەرمێ فەسئەلوا ئەهل الذکر ئەهلی ذکر ئەو کەسەیە کە یعنی معلوماتی هەیە و زانیاری هەیە لە مەسائلێکی معەنە باش یعنی ئێمە باشەکان جیاوازکەینەوە معقولە تۆ من سرمژان کات سرم بێشێ بچم بۆ لای مامۆستایەکی ئاینی أبي أشوف ملاي طبيبك معقولة كاتك خانو دروسك كم شو ملاي محاميك كواتد دينك إيش عيننا باشا إيه ما بوتشي كاتك مهندس خانوية دروس كات خانوك دواي مانجي بروخي أما محاسبة أكره بو آين همو كسي خوي كدو بساحبي بو آين همو كسي بوي هي فتوابات بو آين همو كسي بوي هي بشيت أسر من بر بو آين همو كسي بوي هي تقصيت يابك بهواسي خوي زور باشا من أمبرسيار اللي كم بوتشي همو كس آين يعني للري آين وواءك كتب بس يكي أو أجيني كأم ملة أم أمته بقدر قيمة لا إخوة هتيو كوتوا كسي كوتوا بلام خاوني شي زورة خاونك أزاني شي ما وصا خاونك أصل واهي أصل وايا لها مش تجرد كين أولا نفسي خومان تجردنا كين بويا ناتوانين خلق كوكينو لها مش تجرد كين بين خمخوري أمد بين خمخوري خلق كان بين نك خمخوري مجرد أو كسانة بن كلا خوما ونزيكا صفتي بيغمبر صلى الله عليه وسلم أو بو خمخوري عام بو همو كسيكي لا آميز أجرت همو كسيكي لا باوش أجرت همو كسيكي خوش أبيست كسيك داواي زيناي لي أكالي بسر تشاو ورا بيشو بات نصيحتكم كسيك لناو مزقوتا ميزة كادو لروي جنابتو بي نبي برس بيغمبر هيشي بيان عليه وإنما يكم قصي أوي أفرمي ميزة كي بي مبرن أبي إما تجرد كين لهمو نفسيات يكمان تجرد كين لهمو هوا وآرزو يكمان إن جاء أطوين خلق كوكينو أما من لسلتك خاصة إشكم أو لسلتك خاصة إشكات أم دو فاقية أم دو ريقاية أم دو رأية هل أمينين نقدو جاري وهي ديش لنا أمتك بون منائسة أمتك مليار و500 مليون مثلا سياسة شيعية مليون ودوسطي سنة أما معقولني يعني أما قرآنك وسنتك بيغمبر معناها وخلق نطوانه خلق كوكين ولا سر ودقانه بوي تلاعبي تيانا به بوي الرجال ندين بخلق بهوسي خويان برجوان ديكانيان بركنوا معقولني إما همصالكاتي زكاة خلق هندي كس هي كاتك زكاتها لرزي ليه الله زكاتك ناقات شويني خوي إبو أما أبي حل كريه أبي كسكان عقل كان جيل كان أواني أهلي حلوا عقدا أواني
باڵێکیان هەیە ناو خەڵکە ئەوانەی کە وشەیان ئەڕوا لە ناو مەجموعە خەڵکێکە بێت ئیعلانیکە بڵێ من حازرم خەڵکی نەبا کۆبینەوە بە هەمومان خەمی ئەم ئومەتە بخۆین. ئێمە هیچ ناو نیشانێکمان هەیە کە پێی بوترێ ئەمە میراتگیری ئاینە دینە پێغەمبەرە وە قسەی ڕەتکردنەوەی نەبێ؟ میراتگر بەس ئەبێ کەسی زانابێ ئەو زانایی کە ڕەبانیە، ئەو زانایی کە مەقبولە لای خەڵک، ئەو زانایی کە خوای تەعالا قبوڵی بۆ داناوە لەسەر ئەس. کەواتە خەڵک هەمیشە چقی بابەتەکەیە بێت ینی ئەو سنتەرە بۆ نمونە مەسەلەن ئەبێ ئەو بڕیار بدا ئەمە یان چاو کراوە بێت زۆر ڕۆشن بیر بێت بۆ مەسائیلی قیامەتی ئەبێ بگەڕێتەوە بۆ لای، بۆ مەسائیلی ڕۆحی ئەبێ بگەڕێتەوە بۆ لای، ئەبێ ئەم زانایە دانابێ، ئەبێ ئەم زانایە عارف بێ، ئەبێ ئەم زانایە متصل بێ لەگەڵ خوای پەروەردگارە جەل جەلالوه. زانایانی پێش ئێمە کاتێک کە شەئنێکیان هەبوو لە ناو خەڵکە ئیتر هەموو کەسێک یعنی ماڵی خۆی کردو بۆ قیبلە بۆ هەموو کەسێک. عطای کوڕی ئەبی ڕەباح کە یەکێک لە تابعین هەموو کەسێک خۆشەویست لە کاتی ئەوە کاتی فیرەق بوو، ئەمە مرجیئە بوو، ئەمە شیعە بوو، ئەمە هەموو فیرقەکان هەبوون لەوێ. ئەیانوو عطا بۆ هەموو کەسێک تۆی خۆشەوێ. ئەیوو من شعارم لە قورئانایە وەقولوا للناس حسنا، من قسەی باشەکەم بۆ خەڵک، من لە خزمەتی خەڵکام. ئەگەر ئیشکەین لەسەر مەسەلەیە ئەمە شەو ڕۆژ ئیشێوێت و شەو ڕۆژ بەرنامە ڕێژی ئەوێت ئەبێ بۆ ئەوەی چی بکەین بۆی ئەم میلەتە کۆکەینەوە، بۆی مسلمانان کۆکەینەوە. اینجا ئەم کەسە ئەبێ بە میراتگری پێغەمبەر صلی الله علیه و سلم، چونکە خۆی ئەفەرمێ العولەماء وەرەثەة الأنبیاء. تەنها عالم ئەو عالمەی کە ڕەبانیە متەجەڕیدە لە هەموو شتێک، ئەو عالمە مجتەهیدەی کە شەو ڕۆژی خسۆ سەریەک لە خزمەتی میلەتا بێ، نەک ئەو عالمەی کە بۆ بەرژەوەندی خۆی ئیشەکە، بۆ گیرفانی خۆی ئیشەکە، گیرفانی من ئەبڕێ بۆی گیرفانی خۆی پڕکە. ئەمە نە، ئەمە عالم نییە، ئەمە لە فرمودەیەکە هاتووە وإن كان ضعيفا هەیە. طبعا پێغەمبەر فەرمێ لا أخشى عليكم من الدجال ولكن أخشى عليكم من الديجال. فرمودەیەکە بەضعفی تێیە طبعا. فەرمیان ئەی پێغەمبەری خوا ومن الديجال قال العلماء السوء. زانایەک کە خراپ بێ، زانایەک سوء چییە؟ یعنی دنیای ئەبێت. ئێمە هیچ صفاتێکمان هەیە دوور و نزیک، ئەمە بۆ بەرچاوڕوونی خەڵک ئەم جۆرە عولەما دیجالان خواستە خراپانە مەسەلەن ڕێزمان بۆ عولەما بەرزوو بە پێ ئەوانە خوا مەدحی کردیانەکان بیان ناسینەوە با بڵێ لیان دوورکەونەوە مەسەلەن دەرفەت نەدەن کە دین بۆ بەرژەوەندی شخصی بەکاربهێنن. مامۆستا تەمثیلکردن واتە نواندن زۆر تەمەنی کورتە. ئیسە تەنها دوو کەس ناتوانێت نواندن بکات. پیاو لە ماڵی خۆیە لە بەردەم خێزان و ژنی خۆیان ناتوانانی نواندن بکەی، چونکە سەعات و 23:04 نییە. سە لەم بەرنامەیە من ناتوانم بۆ 45 دقیقە خۆم بنوێنم، خۆم بکەم بە کەسێکی متەواضع، خۆم بکەم بە کەسێکی ڕازگۆ، خۆم بکەم بۆ نواندن تەمەنی کورتە. لەگەڵ دووهەمی ژا کاتێکە لە بەردەم خۆیان داوا ئەکا دوعای لێکە خۆی زانێت چ کەتنێکی کردووە بۆ یاڵێ خوایە فریامکەوە، من هەڵۆشاوم، داڕزاوم، دافرەقاوم، فریامکەوە لەم دوو شوێنە. کەواتە ئینسان ئەسڵ وایە چی بێت؟ ئەسڵ وایە ئەگەڕێم و بۆ سەر نقطەیەک زۆر مهمە کە ئەویش دووشت بیا لە یەک، یەکەم عقل، دووهەم دین تێکەڵیکە، وعی لا دروست بێ وعی. اینجا ئەم نواندنەی بۆ دەرئەکەوێ خەڵک، چونکە من وتم ئیبتیداءەن ئێمە نازانین چ کەسێک بۆ بەرژەوەندی خۆی ئیشەکات، بەڵام دوایی لە جێدەستی دیارە، دوایی لە زمانی دەرەکەوێت، دوایی لە هەڵوێستەکانی دەرەکەوێت. ئەویش لە 100% ناتوانانی، چونکە ئێمە خوا و پێغەمبەری خوا ئەمریان پێ کردوین کە چی بکەین؟ تەداخلی نیەی خەڵک نەکەین، تەداخلی نیەتی خەڵک نەکەین. ئیمام عومەر هەزوو فەرموویەتی علينا بالظواهر والله يتولى السرائر. ئێمە بەس شکڵمان لا ئەوەی کە لامان مهم بێ و لامان بیبینین مەظهرە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە کەسەکە ئەچوو بۆ مزگەوت ئەیفەرموو فەشهدوا له بالئیمان، چونکە تۆ ناخۆ ئەم کابرا لەوانەیە کەسێک کە بچێ بۆ مزگەوت لە بێتاقەتی بچێ تەقاوت بووە، خواخوایەتی لە ماڵ نەمێنێ. ئێمە فەرمودەیەکمان هەیە باس لەوە ئەکا مەسەڵەن کەسێک جیهادی کردووە بۆ ناو شۆهرەت کردوێتی بۆی پێی بڵێن ئازایە قورئان ئەخوێنێ بۆ ئەوەل من تسعر بهم النار. ئەمە بۆچی باس ئەکرێ ئەگەر مەسەڵەن بۆمان نیەت تەدەخلی نیەتی خەڵک بکەین؟ پێغەمبەرمان فەرمی عەلەیهی سەڵاتو وەسەلام ئاخر قاعیدەی پێداوین لە جیهادێکا لە شەڕێکا لە جەنگێکا پرسیان ئەی پێغەمبەری خوا یەکێک شەهیدە بێت، یەکێک ئەکوژرێت لە پێناوی عەشەتەکەیە، یەکێک ئەکوژرێت لە پێناوی شتێکە، فەرمی من قاتل لتكون كلمة الله هي العليا فهي في سبيل الله. ئەمەیە لە پێناوی خوایە کە تۆ بدەوێ ئاینی خوا برسکەیتەوە، ڕایە و
ئاڵای خوا بەرزکەیتەوە وشەی خوا بەرزکەیتەوە وشەی تەوحید باش ئەمە بۆیە باس کراوە بۆ ئەوەی بیکەین بە هۆشدا یعنی وشیاری بۆ ناو خەڵک وشیاری بدەین بە خەڵک اینجا خەڵک خۆی بەڵام ئایەک و بۆ من و جەنابەت هەیە دەستڕاکێشین بۆ فڵان کەس شەرعەن جایز نییە شەرعەن نابێ وئینەما وازی لێ بێنین وەکو وتم نواندن زۆر تەمەنی کورتە هەموو کەسێ دوای ئەوە شتەکانی بۆ دەرەکەوێت خاستن ئەگەر کەسێک گونجاو بێ لەگەڵ دینە خاستن ئەگەر کەسێک ئیتیصالێکی هەبێ لەگەڵ خوای پەروەردگارە جەل جەلالوه خوای تەعالا بۆی دەرەخات خوای تەعالا فیراسەی پێبەخشێ اتقوا فراسة المؤمن فإنه يرى ينظر بنور الله وكل ترمذي هاتوا فراسي بو دروسة بو أمكسة فبويا علامات يعني صفات أمكسة كبرجواندي خوي بيشخات زمن تأريخ ميجوب من درخات وإنما لم كاتيا أصل واي إما كسيك بشينا لاي كفعلا أهلي خوابت وبين لا من خەڵبیین لە هێڵک وشەکانی قەولەکانی فعلەکانی بۆمان دەرکەوێت لە ناو خەڵکات چۆن ئەژی لە کۆمەلگایە چۆن ئەژی هەوڵی بۆ چی داوە چی لە دوای خۆی جێڵێ چی بۆ خۆی کردووە کەسی ئەهلی خوا ناگەڕێ بۆ کۆکردنەوەی جەمع مالە وعدەدە يحسب أن ماله أخلده وإنما ئیمامی شافعی کاتێک کە مامەڵەیە کرد لە ژیانە شەوی تەقسیمی سێ بەش کرد بوو بەشێکی بۆ خەو بوو بەشێکی بۆ عیلم بوو بەشێکی بۆ ذیکر بوو ئەبێ کەسەکان کە خۆیان یەکلا کردوتەوە بۆ لای خوای پەروەردگار جەل جەلالوه ئەبێ پێغەمبەر بکەن بە پێشەوا و پێشەنگی خۆیان کە ئەیفەرموو ئەم دنیای اختیاری پێدام لە بینی ئاخرەت و زەهرەی دنیا فاخترت ما عند الله اختیارم ئەوەی لای خوام اختیار کرد کاتێکە ئیمامی عومەر چێتە ژوورە و ئاسەواری جێیز حەسیرەکە ئەبینێ لەسەری پێغەمبەر لە لای ڕاستی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا ئەمە وا نابێ ئیمامی دەرسێ بە ئیمامی عومەر و ئیمامی عومەریش دەرسەکە بۆ ئێمە نەقڵەکە ئەفەرمێ لەهم الدنیا ولنا الآخرة هەزانیشی جەنابی مامۆستا لەم واقعی ئێستاماندا زۆر لەم شتانە ئەبینین و بەڕوونی ئەبیندێ بەڵێ مثلەن ئەوە هایلایفەژی ئەوە ئاوایە ئەوە دنیای گرتووە بە کۆڵەوە و دیسان هەر ئیتیباعی هەیە دیسان هەر خەڵک بەگوێیەکە دیسان هەر خەڵک سەری بۆ ڕائەوەشێنێ ملی بۆ دائەنەوێنێ مثلەن بەبستن ئەمە بۆ وایە ینی ئایا ئەمە پێی دەوترێت کەسی دیندار ئیماندار مسلمان چوزانم جاری وا هەیە مامۆستا دەوڵەمەنی و گەیشتن بە ئاوات و ئامانجی خۆت لە مەسائیلی مادەیە حڵاڵە و مباحە باش بەڵام ئێمە ئەڵێن بەرژەوەندی ئەوەیە کە دینەکەی نەکرد بێ بە ڕێگایەک بۆ کۆکردنەوەی ئەو پارەیە ئەگینا بە شەریفانە ئینسان ئیشکات ئەوە محبوبی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام بە شەریفانە دەوڵەمەند بێ و دەوڵەمەندێک بێت کە سەخی بێ و سەخاوەتی هەبێ لە ناو خەڵکا ئەوە مع الشوهداء والصدیقین والصالحین بەڵام کەسێک ئێمە باسی ئەو کەسە ئەکەین کە هایلاف ئەژی لەسەر حسابی دین هایلاف ئەژی لەسەر حسابی ناڕاستی لەگەڵ نادروستی لەگەڵ خەڵکە لەسەر حسابی ئەو خەڵکە ڕەش و ڕووتە کە کۆبوونەتەوە لە دەوروبەری کە هاتوون بە دەنگەوە کە بۆ نمونە دەنگی پێ ئەدەن مەثەلەن ئەمە هەمووی وامان لێ ئەکات ئەڵێن پێغەمبەرمان فەرمی عەلەیهی سەڵاتو وەسەلام لا يلدغ المؤمن من جحر واحد مرتين يعني إنسان أبي بزانك بيغمبر من أما فهم أنا ذاتي بيغمبر فرمي ل يعني شيء بيلن كونيكا دو جار إنسان نابي بيله يعني مار بيجازيت مار بيويبات أما أجر وابو كواتا أما إنسان كي خرافة يعني شيء لك يجينا بيغمبر زو بيشي كوتوه أفرمي وعيبو خلق إمام عمر هم جاري أفرمو لست من الخب ولا الخب مني إيش خوين ريتو بخب لزماني عربية يعني إن مخادعم نخداعش لك سكم مخادعش مخوشة يعني في الباز نيم إنسان جاري واهي بناوي دينو في لكه إنسان جاري واهي بشوازي لشوازة كان جاري واهي أو لقبيك هيتي لدين داريا استغلالية موديل شترمان هي مثلا بجورك ديني استغلال كردو برقيق بونمونا مثلا الله من قرآن هنم بو تشاكر دوي نخوش مثلا بۆ دیاریکردن ئەمە هەنگوینە ئەوە ڕەشکەیە ئەوە چییە پێڵێن طبی نەبەوی پێڵێن چی دیسان ئەمەش ئەچێتە مەسەرەن خانی بەکارهێنانی دین بۆ بەرژەوەندی تاکە کەسی یان چۆنە لە کاتێکە خەڵکێکی زۆر کە پێڵێی دین ئیتر ڕووی تەیەکە
بۆ نمونە مەسائلی طبی نەبەوی مامۆستا سنووردارە. طبی نەبەوی بەوانە بوو لە کاتی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام من دوکانێکەم و بە ناوی دینەوە، من گیرفانم پڕکەم بە ناوی دینەوە، بڵێم ئەو دوکانە کە هەیەی خراپە هی من چاکە. ئەمە خیداعە، ئەمە لادانە، ئەمە نەفامیە، ئەمە ناشارەزاییە، ئەمە گاڵتەکردن بە عەقڵی مقابلە. بەس من قەزد و سەرزەنشتی ئەو مقابلە ئەەکەم، ئەڵێم خەڵکینە با ئیمانەکەمان دامەزراو بێ، با مەتانەتی هەبێ، با مەتین بێ لە ناخمانە، با تەسکین کراو بێ، با وەکو وتم چەکەرەی کردی بێ خەڵکینە، با ئەو نەوە ئیمان هەبێ، ئەمانە هەڵمان نەخەڵەتێنن. دینی ژمانە بن و دنیای ژمانە بن، پارەی ژمانە بن و ئاخیرەتی ژمانە بن. باشە پێغەمبەرمان ئەم هەموو باسی تەوەکل و قورئان باسی تەوەکل و باسی پشت بەخوا بەستن و ئەمە ئیتر تاکەی ئێمە یعنی لە ناخمانە جێی نەبێتەوە، تاکەی لە ناخمانە فعلا نەیبینینەوە، یعنی لە ژیانمانە هەستی پێ نەکەین. یعنی تاکەی بڵێم لە باتی ئەوەی بچم لای فڵان کەس ئەوە بکەم بۆ نەڵێم من دوعایەک ئەەکەم، ئەو یەقینەم بە دوعاکە هەبێ بۆ لای خوای پەروەردگار جەل جەلالوه. یعنی ئەم کەسە ئەبێت چی بێت؟ یعنی ئەبێت چی بێ لە جیلی پێغەمبەر لە ناو سەدری ئیسلامە، یعنی ناو سەحابەیە ئەمە نەبووە. ئێوە ئەبێ بزانن بڵێن ناو سەحابە ئەمە هەبووە، من بە کتاب الله پارە پەیاکەم، من بە کتاب الله خەڵک پەیاکەم، من بە کتاب الله قەڵەباڵغی بۆ خۆم دروستکەم، من بە کتاب الله عنوانێکی زەخم لە خۆم بنێم. کتاب الله بۆ ئەوە هاتووە، یان کتاب الله هاتووە بۆ ئەوەی بێ بە منهەجی ژیان بۆ کەسی بۆ مرۆڤ، بۆی مرۆڤ بکرێتەوە، بۆی مرۆڤ بسەنێتەوە لەو کەسانە. ئەو کەسانە جزئێکە لە ئەسنامەکانی زوو، جزئێکە لە عیبادەتی سەنەمی زوو. بۆیە پێغەمبەرمان هەر زوو فەرمێتی تعیس عەبد الدینار، تعیس عەبد الدرهم، تعیس عەبد القەطیفە، تعیس عەبد الخەمیسە، تعیس وەنتەکەس. عەمری بەندەی پارە نەمێنێ. تۆ ئەزانی ئەمە پارەکەوە کاتەوە، ئەوە کیفایەتە مەناوی دینەوە. باشە یعنی هەرچی شتە ئەوە یڵێ تۆ خۆت بگەڕێ بە دوایە بزانێ وایە وانیە. فکەسە کە بەساتەتی خەڵک من جاری وا هەیە بێ تاقەت مەکە. خەڵک زۆر سادیجە، زۆر بەسیتە، زۆر یعنی زوو هەڵە خەڵەتێ. ئینسان نابێ هەڵ خەڵەتێ، ئینسانە بێ لەوە گەورەتر بێ و خاستەن کەسی موسڵمان بزانێت کە ئەم دینە هاتووە، ئەم منهەجی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام، سیرەی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام هاتووە بۆ ئەوەی کەس بمانکە بە کەسێکی مستەقیم، کەسێکی فعلا شیاوی ئەوە بم پێم بڵێ کەس، شیاوی ئەوە بم پێم بڵێ مرۆڤ. عەبدوڵڵای کوڕی مبارەک دەفەرمێ چماقە شەو ڕاهبی مەسیحی و جوولەکەکان هێندەی ئەو زانا و کەسایەتیانە گورجی لە ئیسلام داوە کە ئیسلام بۆ کار و دوکانی بازرگانی تێگەیشتووە. لەمەوە چی تێگی؟ لەمەوە تێگەم کە هەرو سەقافەتە کۆنەی زووە پێش پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم کە بۆمان نەقل کراوە و قورئانیش ئەفەرمێت کاتێکە باسی أحبار الرهبانك يا أيها الذين آمنوا إن كثيرا من الأحبار والرهبان لا يأكلون أموال الناس بالباطل. أحبار الرهبان حبر بو يهود ورهبانت بو مسيحيته. طبعا الرهبانت شيء لزماني عربية ديني ورقتوا بقرسي ورهبانية ابتدعوها ما كتبناها عليهم إلا ابتغاء رضوان الله. كواتا غلو في الدين. أما أنا وايان كردبو أو خلقيان كردبو خويان پارە و پول و سەروەت و سامانی هەمووی لێ زەوتە کرد و لێ سەن بەناوی دینەوە، بەناوی سەگی غوفرانە و بەناوی ئەوەی تۆ لە قیامەتە سالمیت، بەهەشت بۆ تۆیە، قیامەت بۆ تۆیە. بەڵام وەرە ئەم مەبلەغە پارە بە، وەرە ئەم شتە بکە. ئەمە هەر ئەوەیە، ئەم سەقافەتە بڵاو بۆ تۆ ناو خەڵکیە. وای لێ هاتووە بەساتەتی خەڵک. ئیسە تۆ سەیری مامۆستایە کە بچێتە پۆلێکەوە، تەلەبەیەکی زیرەکی هەبێ ئیلا لە ماڵ و سەعیەکە. بەس کە سەیری کرد هەموو تەلەبەکان وەزعیان زۆر مەزبوط نییە، بە هەوەسی خۆی ئەیبات و ئەیێنێ و کێشەی نییە، چونکە کەسێک نییە دیوەسێنێ. بەڵام کەس ئەگەر ئێمە فێر بین کە بزانین خەڵک ژیرە و خەڵک واعیە و خەڵک محاسبە مەکا و من ئەین لەکە هادا و خەڵک ئەمۆسێنێ و خەڵک ئەم دوێنێ و خەڵک پرسیارم لێ ئەکات، ئەو کاتە منیش ئەو جورئەتە پێیان ناکەم، ئەو جورئەتە نابێ لە ناو خەڵکا بە هەوەسی خۆم یاریان پێ بکەم، یاری بە عەقڵیان بکەم، بە کیانیان بکەم، بە شەخسیەتیان بکەم، بە دنیایان بکەم، بە پارەیان بکەم، بە سەرەت و سامانیان بکەم. چونکە ئەو سەرەت و سامانەی تۆ پێیەکەیت پێش ئەوەی سەرفیکەیت و محاسبی لە لای خوا. لا تزول قدم عبد يوم القيامة حتى يسأل عن أربعة. لقيامة يك هنگاونانه بي ناتوانه يك بست حركي بيه بكات إلا برسياري لسر چوار شديك لوانا عن ماله من أين اكتسبه وفيما أنفقه. باركي لكيو باي كردوه وشون بي سرفي كردوه. أو باب زانيد أو باري كليت أسن مناوي دينه
بابزین تۆ مەسئولی بەرامبەری جزئێکی لە گەندەڵی جزئێکی لە فەسادی ئەو ئیشەی ئەو ئیدارەتەی کە خۆت بۆ خۆت نازانی چۆن دەیمومەتی پێ بدەی یاخود سەرفی بکەی یاخود بیگوزەرێنی فبالتالي پێویستمان بەوەیە هەموو سەرچاوەکان خوێنە مامۆستا هەموویڵێ وعی خەڵک ئەم وعیە با دروست بێ لەگەڵ تەقوای خوا تێکەڵی کات ئەم عەقڵ و دینە با تێکەڵکەین بەیەکەوە خەڵکی نەخوای تەعالا باشترین خەڵاتی داوە پێمان کە عەقڵە ئەم عەقڵی پێداین بۆ ئەوەی تەمیزی حەسەن و قەبیحی پێ بکەین بۆ ئەوەی تەمیزی چاک و خراپی پێ بکەین شەڕ و خێری پێ بکەین بۆ ئەوەی لێی کۆڵینەوە والله العظیم تۆ مەئجووریت ئەگەر بچیتە يعني قوڵایی ئیشەکە تۆ مەئجوور و لای خوا پاداش دێ ئەگەر پرسیار بکەیت تا مۆخی شتەکە چونکە تۆ لە قیامەتی خۆشت و ئەویش دەترسی عەرەب وتوانە ذب براس عالم واطلع منها سالم ئەمە غەڵەتە فڕێیە بۆ ملی مەلایەک و عالمێک و تۆ سەلامەتی لێوەی دەرچی والله سەلامەت دەرناچی لێوەی ئەبەدەن باشە مامۆستای بەڕێز ئایا بەرژەوەندیە شەرعیەکان لەکوێ تیگیرانیان بۆ دروستە بێت لەگەڵ بەرژەوەندی کەسی و جەماعی بەرژەوەندیە شخصەکان تەقسیمەکرێ وەکو جەناب فەرموود بە جانبێک کە مەحمودە و جانبێک کە مەذمومە ئەوەی کە مەحمود بێت ئەوەی کە هەوڵ بەی بەدەستی بێنی ئەوەیە جارێ بابزانین ئەم بەرژەوەندیە لەسەر حسابی ملی کەس نەبێ لەسەر حسابی هیچ دەقێ نەبێ هیچ خیداعێکی تیا نەبێ هیچ لار و لەوێریکی ئەمجا ڕێگە پێدراوە اینجا ڕێگە پێدراوە دەوڵەمە نەبیت بەسەر چاوبڕۆکە سابەت بکە منصب تەوێ بەسەر چاوپچۆ شەهادەی عولیا بێنە بۆی دانێت سەر کورسیەک چیت ئەوێ بە حەقی خۆت بێ بە دەستی خۆت بێ تەنانەت پارویەک نان لوگمەیەک نان کە بەعەرەبی لوقمەی پێوترێ بەرزیکەیتەوە پێغەمبەرمان فەرمێت باشترین لوقمەنان پارۆنان ئەوەیە کە بە دەستی خۆت وەکانە ئەخی داوود ئەو ئیشەیە کرد حەداد بوو پێغەمبەرمان چۆتە يعني ئەوەی باس کردووە بۆ ئەوەی تەشجیع و هان و تەحفیزی ئێمە بکات کە ئیعتیمادی کولیمان لەسەر خۆمان بێت بۆیە هەر بەرژەوەندیەک مێ پێی بگەم ئەوەیە کە وەکو وتم مافی کەسم نەخوارد بێ حەقی کەسم لا نەبێ کەسم زۆران بازی نەکەم لەگەڵ کە ملی کەس نەشکێنم و خۆم بگەم بەوە ملی کەس نەشکێنم ملی خۆم بەرز بێ گیرفانی کەس نەبڕم و گیرفانی خۆم پڕ بێ ئەمانە زۆر مهمە بە حەقی خۆم بە هەوڵی خۆم تەکتیکی خۆم تەکتیک وەکو ئیش فەنیاتی خۆم بەرنامە ڕێژی خۆم ئەو هەموو کتێبە کە دانراوە بۆ ئەوەی من چۆن هەتا کتێب هەیە كيف تكون ثريا كيف تكون غنيا چۆن ئەبیت بە دەوڵەمەند كيف يعني منصبێ بەدەستبێنی ئەمانە هەمووی ئیشێ فەنە فەن ئەتوانێ ئینسان بە دوای قاعدەیەک هەیە ئەڵێ حيثما كانت المصلحة فثم شرع الله ئەمە وای ئەوانی بەڵێ چونکە قورئانی پیرۆز هاتەوە مەسلحەت و بەرژەوەندی ئێمە وەکو وتم ئەسڵی بەرژەوەندی ئەوەیە کە حەسەنات بەدەستبێنین سەیئات دوورکەوینەوە لێی دەفعی مەضەڕە و جەلبی مەنفعەیە ئەم بەرژەوەندی کە لێرەیە هاتووە کام بەرژەوەندیە ئەم بەرژەوەندی ئەو بەرژەوەندیەیە کە دین و قیامەتم سالم بێت کە لەکەدارم نەکات کە مەذموم نەبێت ئەگەر بەرژەوەندی تایبەتی بەرژەوەندی تایبەتی ئەوەیە کە هەموو شتەکان ئەەکەم بە قوربانی ئەو بەرژەوەندیە هەموو شتەکان ئەەکەم بە ضەحیەی ئەو شتە ئەوەی کە خۆم هەوڵی بۆ ئەدەم هەموو ڕێگاکان ئەگرمە بەر لە حەڵاڵ و لە حەرام بەس بۆ ئەوەی بگەمە هەدەفی خۆم ئەمە خراپە بۆیە پێغەمبەرمانە فەرمێ لا تقوم الساعة باسی علاماتی قیامەکە یاخود ئەفەرمێ لا تقوم الساعة کاتێککە قیامەت هەڵناسە ئیلا پیاوێک کاتێککە حساب ناکا من ئەین اکتسب ئەمین حەلال ئەمین حەرام لە حەڵاڵ دەستی کردو یان حەرام کێشەی نییە ئەمەیە کە هەموو شتەکان پێشێلەکە بۆی بگاتە ئامڕاز یعنی هینی خۆی ئەوەی کە ئەیەوێ هەدەفەکەی خۆی هەموو شتەکان پێشێلەکات ئەمە خراپە ئەمما تۆ هەموو ئەو شتێک کە بدەوێ بگەیت پێی زۆر احتیادیە ئەسڵەن خوا پێغەمبەر تەشجیع دەکا باسی بارودۆخی ئەمڕۆ بکەین بارودۆخی ئەمڕۆ چۆن نەبینی بە پێوەری ئەو تانی کە جەنابەت لەم بەرەنە ئامایا باست کرد ئەو خەڵکانەی کە خۆیان بە مسلمان زانن بانگەشەی دینداریەکەن خۆیان بە پێشەوە زانن زانایینی زانن چوزانم هەموو ناو نیشانەکان باشە چۆن لەگەڵ بەرژەوەندی دینەکانە خۆیان گونجاندووە ئایا گرفتمان هەیە نیمانە لەم ڕوانەوە طبعا مامۆستا ئەگەر دنیا هەمووی ئیتەقوڵڵا بۆیە مزگەوتەکانیش داخران ئەبێ هەبێت ئەویش هەیە یعنی لەم بارودۆخەیە
کێشەمان هەیە. کێشە هەیە طبعاً کێشەکە ئەوەیە کە ئێمە ئەومان پێ ئەڵێ هەموو مسلمانێک مراجعی نفسی خۆی ئەوێت، هەموو مسلمانێک تووشی فەلەتانە بێت. کێشەکە لە بەهێزی ئەوانەیە کە باڵین دینیان بۆ بەرژەوەندەکانیان قۆستۆتەوە یان کێشەکە لە ناڕۆشنبیری تاکەکانی. کێشەکە لەمایە کە کێشەی ئەوەمان نییە کە خەڵک دینی ئیتیخاذ کردەوە مەسلحەتی خۆی لەبەرەوەی ئەزانین هەیە. کێشەکە لەمایە کە وعی و ڕۆشنبیری ناو خەڵکانیە. کێشەکە ئەوەیە کە خەڵک جاری وا هەیە دوو لە ڕووی جەنابەت و بینەری بەڕێز خەڵکێکمان هەیە گێلە، خەڵکێکمان هەیە گێژە، خەڵکێکمان هەیە گوێ نایاتێ، خەڵکێکمان هەیە ئەڵێ کێشەم نییە، خەڵکێکمان هەیە ئەمە خراپە، ئەمەیە چونکە تۆ جوزئێک ئەبی لە فەسادەکە. کاتێک کە خوای تەعالا ئەوێ لادێ دێیەک وێرانکە تیان یا ڕەب جبریل ئین فیها صالحا، پیاوێکی چاکی تایە، فەرمووی ئیبدە به ئەوەلا، یەکەم کەس بەو دەست پێ بکەوت. یا ڕەب بۆ؟ فەرمووی صالح بوو مصلح نەبوو. صالح جیایە لەگەڵ مصلح، صالح بەس بۆ خودی خۆمم، بەس مصلح ئەوەیە دەستی مقابلی ڕاکێشم، ئەچمە ناو خەڵک ڕۆشنبیریانەکەمەوە وعیانە دەمێ ئەڵێم ئەمە مەکە، ئەمە باشە، ئەمە خراپە. فبۆیە ئێمە کێشەی ئەومان هەیە خەڵکەکە وعیان نییە، ئەگینا خۆ ئەزانین لە ناو خەڵکە هەر لە ناو هەموو جیلێکە، لە ناو هەموو جیلێکە لارولەوێری تایە، یعنی چی ئەڵێ هەیە سەفی یەکەمە بەڵام کێشەی نییە لەگەڵ ڕیبا، سەفی یەکەمە کێشەی نییە لەگەڵەوەی کە بە سەعات بە شەوە سەعات دوو شەو قسەکە لەگەڵ ئەموو ئەوە قسە گۆڕێتەوە لەگەڵ جنسی مقابلە. سەفی یەکەمە هیچ ئاسەوارێکی مسلمانێتی پێوە لە باش و خراپ ناپرسێتەوە. فکەواتە پێویستمان بەوەیە خەڵکەکە وعیکەینەوە. ئەمە ئیشی کێ؟ ئیشی مامۆستایانی ئاینیە. لە ناو مامۆستایانی ئاینیە مامۆستای ئاینیش هەبێ بۆ مامۆستایانی ئاینی. ئەمە ئیشی منبەرەکانە، ئیشی ئیعلامە، ئیشی مامۆستایانی زانکۆیە، لە ناو مامۆستایانی زانکۆیە مامۆستای زانکۆ هەبێ بۆ ئەو مەجموعەیە. وفوق كل ذي علم عليم. قرآن فرميتي کەس نەڵێ گەیشتومەتە مەرتەبەیەک کیفایەتمە نەخێر، ئەبێ هەموو کات و ساتێک تۆ کەسێک هەبێ نصیحەتی لێ وەرگری، ئەو کەسێک هەبێ ئاوا ئینسان ئەگات، ئاوا ئینسان پێ ئەگات، ئاوا ئینسان گەورە ئەبێت. ئەمما من ئیستیغناکەم لە هەموو کەسێک، ئیستیغناکە لە کەس لە گیرفانیان، ئیستیغناکە لە کەس لە مەنسەبیان، ئیستیغناکە لە خەڵکەکە لە بەرژەوەندیەکانیان، بەس ئیستیغنا مەکە لەوەی کە تۆ نصیحەتت بکرێ و نصیحەت بدەیت. ئەمە مهمە یعنی بۆیە ئێمە پێویستە تێبگەین لە مەسئلەی مەسلحەتە مەسلحە، یعنی دین بەکارهێنان بۆ مەسلحەت کە هەیە و زۆر بڵاوی ژەما مۆسا، زۆر بڵاو لە ناو هەموو یعنی مجتمع هەموو کون و قژبنەکانی. ئەوەیە وەکو وتم پێویستە ئێمە هۆشداری خۆمان بکەین وەخوا عەقڵێکی پێداوین و بیەینەوە جارێکە لە هێڵک، بیەینەوە لە فیلتەر، اینجا دوای ئەوە ئیستیغنا نەکەین خەڵک نەسیحەت و ئامۆژگاری لەو خەڵکە وەرگرین، یعنی بۆ ئاوێنەدانراوە بۆ ئەوەی بزانێت تۆ چیتە. پێغەمبەرمان فەرمووی المؤمن مرآة أخيه، کەواتە ئیماندار دەوری ئاوێنە بۆ منە بینێ، من خۆم باش نابینم مامۆستا عەباس چ خەلێکم هەیە فڵان و فڵان و فڵان. زۆر سپاس. ئێمە گەیشتینە کۆتایی بەرنامەکە. سپاس بۆ جەناب. خۆش بێت مامۆستا بەڕێز. مامۆستا دیار شێخ محەممەد مامۆستای زانکۆ وەڵامی پرسیارەکانی داینەوە. دەستەکانە خۆش بێت. زۆر سپاس بخێر بینەرە بەڕێز و خۆشەویستەکان، هاتینە کۆتایی ئەڵقەیەم جارەی بەرنامەکەتان. تاڵقەی داهاتوو سەلامەت و تەندروست بن. خواتان لەگەڵ.